لێستادا دەستان کردووە بە نۆژەنکردنەوە خودچاکردنەوەی ئەو شەقامانەی کە بەهۆی بارانەوە چاڵ و چۆڵ بوون ئەمە هەڵمەتتان لە کێوە دەست پێ کردووە و چەند شوێنتان تا ئێستا چا کردووە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان سپاس طبعا ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و دابارینی بەفر و باران کاگەی قیری شارەوانیمان بە دیاریکراوی لە کۆتایی مانگی 12 تاوەکوونێ ناوەڕاستی مانگی 4 بەدواوە بەرەمێنانی قیر بۆ جەبەجەکردنی پرۆژەکانی شارەوانیمان ڕاگرێت لەو فترەیە لە فراغی ئەو ماوەیەدا و بە بەردەوامی تەواوی ساڵەکە تیمەکەمان لە بەشی ئامێرەکان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێزسەرۆکی شارەوانی سلێمانی هەڵمەتەکان نەچڕ دەکەنەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانی کە لە شەقامەکانە دروست دەبن بەهۆی دابارینی بارانەوە. ئێستا چەند شەقامتان چا کردووە؟ بە دیاریکراوی ناتوانین بڵین کە چەند شەقامان چارەسەر کردووە، بەڵام ڕێژێکی زۆر لەو چاڵانی کە لە شەقامە سەرەکیەکانە دروست بوون چارەسەریان بکراوە. هەندێکی دیکەش ماوە تەمان بە پێی پێویستی بە پێی گەورەی چاڵەکان یەکەم جار ئەفزەلت بە ئەو چاڵانەیە کە ئاستنگی هاتوشۆی دروست کرد ئەوانە چارەسەرەکرێن دواترێنە سەر چاڵەوردەکان کە گرفتێکی بەو شێوەیە دروست ناکە بە هەوڵەتیان. پلانتان هەیە لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام بن لەسەر ئەمە هەڵمەتە بۆ شوێنەکانی دیکەش بۆ شەقامانی کە ئێستایانی چاڵ و چۆڵ بوون؟ بە دڵنیاییەوە هەڵمەتەکان بەردەوامی هەیە و ئێمە لەم فترەیە بە شێوەیەکی کاتی بە بەکارهێنانی قیری سارد ئەو چاڵانە پڕەکەینەوانێ لە دوای ئەم قۆناغەکە تێپەڕێواتە لە 15 بەدواویان سەرەتای 5 کاتێ ڕۆژی کەشوهوا گونجاو لەبار بوو بە دڵنیاییەوە هەڵمەتەکانی گرتاوکردنی شەقامە ڕێسیەکان و بووگاندنی پرۆژە خەمزۆگوزارەکان بەگاڕەکان دەست پێکاتەوە. جگە لە شەقامە سەرەکیەکان هەڵمەتەکەتان بۆ ناو گەڕەکەکانیش هەبە پێم وابێ زۆرێک لە گەڕەکەکانیش بەهۆی بارانەوە ئەوانی شتێک چوون. طبعا یەکەم جار شەقام سەرەکیەکان ئەوانەی کە گرفت بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و بۆ هەوڵەتان دروستەکە ئەمانە چارەسەرکرێن و دواتر لە قۆناغی بڵند دواترە بە دڵنیایی ئەو گەڕەکانەشی کە زیانیان پێگەشتووە چارەسەر بۆ گەڕەکانەش دەکرێت. جگە لە نۆژەنکردنەوەی شەقامەکان یاخو شوێنە گشتەکان پلانتان هەیە کە مەسەلەن شوێنێک گڵ بێ جادەیە گڵ بە ئێوە بتانەیە قیری بکەن؟ طبعا ئێمە وەکو سەرۆکاری شارەوانی سلێمانی بوونی ئێمە بوونێکی خزمەتگوزارە و ئێمە کار لەسەر داواکاریەکانی هاوڵاتیانەکەین و دەرخستە بۆ زۆرێک لە پرۆژەکان ئامادە کراوە بە دڵنیاییەوە لە کاتی بوونی بودجەی پێویستە پرۆژەی خزمەتگوزاری بۆ گەڕەکانە دەکات کە پێشتر پرۆژیان پێنەگەیشتووە.